دابەژنەکردنی سوتەمەنی بەسەر ناوچای کوێستانیەکاندا مەترسی لە ناوچوونی دارستانەکانی دروست کردووە بۆ بەرگرتن بە بڕینەوەی دار و لە ناوچوونی دارستانەکان ئەندامانی ڕێکخراوی ملەکەوەی ژینگەیی بەڕیاریانداوە لە بەردەم بینای پارێزگار و ئەنجومەنی پارێزگای سلێمانی بمێننەوە تا ئەو کاتەی دەسەڵاتی خۆجێیی دێتە دەنگ. ئەندامانی ڕێکخراوە ژینگەیەکە داوای دابینکردنی سوتەمەنی دەکەن تا هاوڵاتیان ناچار نەبن داری دارستانەکان ببڕنەوە. لێرەوە داوا لە حکومەت دەکەین. یەک بە زووترین کات سوتەمەنی پێویست دابین بک بە شێوەیەک ڕەچاوی ناوچە کوێستانیەکان بکرێت چونکە بەهۆی نزمی پلەی گەرماوە پێویستی زیاترە بە وزەی نەوت بۆ خۆگەرمکردنەوە. دوو ئەو کەسانەی بە شێوەی نەزانانە و دوور لە عورفی باوان و دوور لە ڕێنماییەکان بە مەبەستی بازرگانی و بە مەبەستی بازرگانی دارستانەکان وێران دەکەن سزا بدرێن و ڕێگە نەدرێت بۆ هیچ مەبەستێک دارستانەکانمان لەناو ببرێ. ژینگە پارێزەکان زۆر ماندوون. 18 کاتژمێرە بەپێ لە قەزای پێنجوێنەوە گەشتونەتە شاری سلێمانی. ئەوان دەڵێن لە خەمی دارستانەکاندان و داوا لە هاوڵاتیان دەکەن بە هیچ شێوەیەک داری تەڕی دارستانەکان نەبڕن. هاوکات داواش لە حکوومەت دەکەن کە بە زووترین کات نەوت بۆ ناوچە کوێستانیەکان دابین بکات. ئەتوانن بە 3 بەرمیل نەوت بۆ هەر ماڵێک ئەو دارانە کە گەورەترین سەروەتی ئەم وڵاتەیە بەڕاستی جوانیە بەخشێ بە وڵاتە لە حەقیقەتا بیپارێزن. پەیامێکی تریشمانەوەیە لە ڕاستیە پێش ئەوەی بەفری پێنجوێن دا بکات، پێش ئەوەی بەفری ناوچە شاخاویەکان دا بکات، پێش ئەوەی منداڵێک لە منداڵەکانی ئەم نیشتیمانە ڕق ببێتەوە با دەسەڵاتدارانی ئەم وڵاتە بەرپرسانی ئەم وڵاتە لە خەمی ئەو مناڵانەدا بن. لە دوای ئاگرەکانیش ئێمە ساڵانە ڕوبەرووی ئەم کێشەیە دەبینەوە کە خەڵکێکی زۆر ڕوودەکاتە بڕینی درەختەکان بۆ بەکارهێنانی سوتەمەنی لە بەدیلی سوتەمەنیە لەبەر ئەوەی سوتەمەنی نییە. ئێمە داوا لە لایەنی پەیوەندیدار دەکەین لە لایەنی حکوومەت کە بەجددی بێتە سەرخەدووە ڕێگری لە وێرانبوونی دارستانەکان بگرێت. هۆکاری بڕینەوەی دارەکان حکوومەتە. بەو پێی 3 ساڵە حکوومەتی هەرێم نەوتی سپی بەسەر هاوڵاتیان دابەش ناکات و نرخی نەوتیش لە بازاڕەکاندا گران بووە. هاوڵاتیانیش توانای کڕینی نەوتیان نییە تا ماڵەکانیانی پێگەرم بکەنەوە. ئەوەش هاوڵاتیانی ناوچە کوێستانیەکانی ناچار کردووە داری دارستانەکان ببڕنەوە و بۆ گەرمکردنەوە بەکاری بهێنن. سەرەڕای داواکاری هاوڵاتیان و ڕێکخراوە ژینگەیەکان بەڵام حکوومەتی هەرێم بڕیاری نەداوە نەوت بە هاوڵاتیان بدات. ئەوەش مەترسی لەسەر لە ناوچوونی دارستانەکان زیاتر کردووە. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.